Hello, I'm Pam. Today I want to talk about common types of breast cancer. Dain لە outline باسی لە introductionێک بۆ breast cancer و anatomy breast cancer و باسی سێ لە common typeەکانی breast cancer دەکەین و هەر یەکیان symptom و کەوزەکانیشیان و دواتر دێن باسی ئەوە دەکەین چۆن کانسەر بڵاو دەبێتەوە و دواتر باس لە قۆناغ و پلەکانی breast cancer دەکەین و پاشان باس لە چارەسەرەکان دەکەین بۆ breast cancer in women لە کۆتاییشدا reference. Introductionێک بۆ breast cancer نەخۆشیێکی جیاوازە. breast cancer شێرپەنجەیە کە لە خانەکانی breast دەست پێ دەکات کەوا ducts و labios کەوا دوو بەشن لە breast زیاتر ئەگەری تەشەنەکردن و دەستپێکردنی خانە شێرپەنجەیەکانیان هەیە. پێویستە ئەمە بزانین کەوا ducts بریتی دەبێت لە کۆکردنەوەی شیر لە شانە ڕژێنەکان دەیبات بۆ nipples و labios بریتیە لەم گڵاندانە واتە ڕژێنەکانن کەوا شیر دروست دەکەن. پێویستە ئەمە بزانین کەوا breast cancer یەکێکە لە بڵاوترین شێرپەنجەکان کەوا تووشی ئافرەتان دەبێت. ئەمە کاتێک ڕوودەدات کەوا خانە شێرپەنجەیەکانی breast زۆر دەبن و دەبنەگرێ. نزیکەی 80% حاڵەتەکانی breast cancer هێرشبەرن واتە گرێ لە breast بۆ ناوچەکانی جەستە بڵاو دەبێتەوە. breast cancer بە شێوەیەکی ئاسایی کاریگەری لەسەر ئافرەتانی تەمەن 50 ساڵ و بەرەو سەرەوەتری هەیە، بەڵام هەروەها دەتوانێتن کاریگەری لەسەر ژنان و هەروەها ئەو کەسانەش هەبێت کەوا تەمەنیان لە 50 ساڵ کەمترە. هەروەها پیاوانیش ئەگەری توشبوونی breast cancerیان هەیە. هەروەکو ئەوەی کە لە فیگەری یەکەم دەبینین breast cancer tumor گرێیەکانی کاتێک دروست دەبن کاتێک خانەکان تەواو پێگەیشتوونە و هەروەها دەتوانین لە وێنەکە دیاری بکەین کەوا گرێیە شێرپەنجەیەکە لە لابیۆسە. breast anatomy هەر breastێک 15 بۆ 20 بەشە کە پێی دەوترێ lobes کە وەکو گەڵای گوڵەبەی بوون ڕێکخراون. هەر lobesێک چەندین پێکهاتەی بچووکتری هەیە کە پێی دەوترێ labios. ئەمانە بەدەیان bulbs بچووک کۆتایی دێتن کەوا دەتوانێتن شیر بەرهەم بهێنێتن. lobes و labios و bubbles هەموویان بە بۆڕیەکی باریک بەیەکەوە دەبەسترێن کە پێی دەوترێ ducts جۆگە. ئەم جۆگانە دەچنە ناو nipples و هەروەها لە center of the nipples چینێکی تاریکی پێسمان هەیە پێی دەوترێ areola. چەوری بۆشایی نێوان ducts و labios پڕ دەکاتەوە. هیچ ماسوولکەیەک لە ناو breast بوونی نییە، بەڵام ماسوولکە لەژێر هەر breastێک هەیە کە پەراسۆکان دادەپۆشێتن. هەر breastێک دەماری خوێن و دەمارەکانیش lymph هەڵدەگرن. دەمارە لیمفاویەکان دەبنە هۆی دروستبوونی ئەندامی بچووکی شێوە فاسۆلیا کە پێی دەوترێ گرەی لیمفاوی. ئەم گرەی لیمفاویانە بە کۆمەڵێک هێنا لە ژێرباڵ و سەرووی ئێسکی چەڵمە و لە سینگدا دەدۆزرێتەوە. هەروەها لە زۆربەی بەشەکانی تری جەستەدا بوونیان هەیە و دەتوانین لە فیگەری دووەم anatomy of the breast بە تەواوەتی بدینین. Types of breast cancer لێرەدا ئێمە فۆکس دەخینە سەر جۆرە باوەکانی breast cancer. جۆری یەکەمیان invasive infiltrating ductal carcinoma و کورکراوەی IDC. ئەم شێرپەنجەیە کەوا لە جۆگەکانی شیرەوە دەست بە تەشەنەکردن دەکاتن و بۆ شانە نزیکەکانی breast بڵاو دەبێتەوە و ئەمە بەربڵاوترین جۆری breast cancerە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. جۆری دووەمیان labial breast cancerە. ئەم breast cancerەیە کەوا لە ڕژێنەکانی بەرهەمهێنەری شیر لە breastدا دەست بە تەشەنەکردن دەکاتن و زۆر جار بۆ شانەکانی نزیک breast بڵاو دەبێتەوە و ئەمەیان دووەم بەربڵاوترین جۆری breast cancerە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا.
و جۆری سێمیان داکتل کارسینۆما ئین سیتو کە کورتکراوەی DCISە، هەروەکو IDC لە جۆگەکانی شیرەوە دەست بە تەشەنەکردن دەکاتن، بەڵام جیاوازیەکی ئەوەیە کەوا DCIS لە دەرەوەی جۆگەکانی شیر بڵاو نابێتەوە. ئەگەر بێین باسی Invasive Infiltrating Ductal Carcinoma بکەین، نزیکەی 80% هەموو حاڵەتەکانی برێست کانسەر لە ژناندا پێکدێنێتن. بە شێوەیەکی ئاسایی کاریگەری لەسەر ژنان و کەسانی تەمەن 55 ساڵ و سەرەوەتر دەبێتن و هەروەها بەربڵاوترین برێست کانسەرە لە پیاواندا. لەم وتارەدا تیشک دەخینە سەر IDC کە کاریگەری لەسەر ژنان و خەڵک هەیە، شێرپەنجەی جۆگە کە لەو خانانەی کە جۆگەکانی شیر لە برێستدا دایدەپۆشن دەست پێدەکات و دەتوانێتن ئەم شێرپەنجەیە لە جۆگەکانی شیرەوە بۆ شانەکانی دەوروبەری برێست بڵاو ببێتەوە. لەوێوە شێرپەنجەکە دەچێتە ناو خوێن یان کۆئەندامی لیمفەوە و بۆ ناوچەکانی تری لە شت بڵاو دەبێتەوە. جۆری IDC ڕەنگدانەوەی دۆخی وەرگری هۆرمۆنی گرەیەکەیە. وەرگرەکانی گەردیلەیی پرۆتین لەناو یان لەسەر ڕووی خانەکان دەتوانن هەندێک مادەی خوێنت ڕابکێشت یاخودیش پێوەی بنووسێتن. لەوانە هۆرمۆنەکانی وەکو ئیسترۆجین و پرۆجسترۆن کە یارمەتی کەشەکردنی گرەی شێرپەنجەی دەدەن. بە زانینی وەرگری هۆرمۆنی برێست کانسەر یارمەتی پرۆڤایدەرسەکان دەدەن بۆ ئەوەی بڕیار بدەن کام جۆری چارەسەرکردن کاریگەری زیاتر دەبێت بۆ نەخۆشەکە. نیشانەکان و هۆکارەکانی شێرپەنجەی جۆگەی داگیرکەر IDC. ئەگەر بێت و سەرەتا باسی لە نیشانەکانی شێرپەنجەی جۆگەی داگیرکەری IDC بکەین، سەرەتا گۆڕانکاری لە قەبارە و شێوەی برێستدا ڕوودەداتن و دواتر بارستاییەک یاخود گرەیەک کە هەست پێدەکرێتن و قەبارەی زۆر بچووکە هەروەکو بازالیایە و دواتر گرێ یان ئەستووربوون لە نزیک برێست یان لە ژێرباڵ بە درێژایی سووڕی مانگانە بەردەوام بێت و گۆڕانکاری لە شێوەی پێستی سەر برێست یان نیپڵ ڕووبداتن کە ڕەنگەکە بگۆڕێتن و هەروەها قوڵ ببێتەوە هەروەکو چاڵ، چرج بێتن یان هاوکردن یان سووربوونەوە، دواتر هەستکردن بە ڕەقبوونی ناوچەکانی برێست و کۆبوونەوەی خوێن یان شلەیەکی پاک لە نیپڵ. ئەمانە ئەو نیشانانەنە کە نەخۆشێک شێرپەنجەی جۆگەی داگیرکەری هەبێت. ئەگەر بێت و باسی هۆکارەکانی شێرپەنجەی جۆگەی داگیرکەر بکەین، یەکێک لە هۆکارەکان جگەرە کێشانە و خواردنەوە کحولیەکان و قەڵەوبوون و ئەنجامدانی ڕادیۆشنال تێراپی بۆ ناوچەی سینگ. سووڕی مانگانە زووتر یان درەنگتر لە کاتی ئاسایی دەست پێ بکاتن و منداڵبوون ئەگەر داکەکە تەمەنێکی هەبێتن واتە درەنگ منداڵبوون، لابریال برێست کانسەر و هەروەها پێشی دەوترێتن Invasive Labial Carcinoma بریتی دەبێتن لەم برێست کانسەرەی کە لە ڕژێنی بەرهەمهێنەری شیر دەست بە تەشەنەکردن دەکاتن بۆ ناو شانەی دەوروبەری برێست بڵاو دەبێتەوە. لە سەدا 10 بۆ سەدا 15 برێست کانسەر پێکدێنێتن و دووەم جۆری بەربڵاوترین برێست کانسەرە و ئەگەر زوو چارەسەر نەکرێتن ئەم برێست کانسەرە بۆ گرێ لیمفاویەکانی نزیک و پاشان بۆ ناوچەکانی تری جەستە بڵاو دەبێتەوە. ژنان و ئەو کەسانەی کە تەمەنیان لە 55 ساڵ بەرەو سەرەوەترە ئەگەری توشبوونیان بەم جۆرە شێرپەنجەیە هەیە. جیاوازی نێوان Invasive Labial
carcinoma و کوورکراوەی ILC لەگەڵ invasive ductal carcinoma کوورکراوەی IDC ئەوەیە کە invasive labial carcinoma کە لێک فایلی خانەکەدا گەشە دەکاتن، بەڵام invasive ductal carcinoma بە شێوەیەکی ئاسایی بارستاییەک یان گرەیەک پێک دێنێتن، لەناو ئەو گرەیەک دەست بە گەشەکردن دەکاتن. هەروەکو لە فیگەری 4دا دەتوانین بدینین جیاوازی نێوان دوو لابریەڵمان پیشان دەداتن کە یەکێکیان حاڵەتی نۆرماڵە و دووەمیان لابریەڵەکە کە تووشی کانسەر بووە. نیشانەکان و هۆکارەکانی لابریۆ برێست کانسەر. سەرەتا باسی لە نیشانەکانی لابریۆ برێست کانسەر دەکەین کەوا جیاوازە لە جۆرەکانی تری برێست کانسەر. لابریۆ برێست کانسەر گرێ لە شانەی برێست یان ژێرباڵ دروست ناکات، لە جیاتی ئەوە لەوانەیە ئەم نیشانانەی خوارەوە دروست بکاتن. یەکەمیان ناوچەی ڕق یان ئەستور لە ناو برێست یان ژێرباڵ. دووەمیان نیمپڵ هەڵگەڕاوەتەوە، واتە ئاماژە بۆ دەکات لە جیاتی ئەوەی بۆ دەرەوە بچێت دەگەڕێتەوە بۆ ناوەوەی برێست. سێمیان چەمانەوە قوپاوی یان چرچبوونی پێست لە بەشێکی برێستدا. چارەمیان گۆڕانکاری لە قەبارە و شێوەی برێست. پێنجەمیان هەست بە گەرمی یان سووربوونەوە و شەشەمیان دەرچوونی لیکوید لە نیپڵ و هەفتەمیان ناوچەیەکی هەڵئاوسان یان پڕی لە برێستدا و هەشتەمیان گرەیەک لە نزیک ژێرپاڵ و نۆیەمیان ئازار لە برێستدا. ئەگەر باسی هۆکارەکانی لابریۆ برێست کانسەر بکەین، پسپۆڕان دەزانن کەوا ILC کاتێک ڕوودەدات کە خانەکانی برێست گۆڕان لە DNA خۆیاندا دروست دەکەن، بەڵام ئەوان بە تەواوی دڵنیانینە کە هۆکاری ئەم گۆڕانکاریانە چییە و هەندێک هۆکار هەن کە مەترسی توشبوون بە شێرپەنجەی لابریۆ زیاد دەکەن. لەوانە یەکەمیان تەمەن، زۆربەی ئەو کەسانی کە تووشی شێرپەنجەی لابریۆ دەبن تەمەنیان لە سەرووی 55 ساڵیدایە. دووەمیان ڕەگەز، ژنان ئەگەری توشبوونیان بە ILC زیادترە لە چاو پیاواندا. و سێمیان چارەسەری هۆرمۆنی، ئەو ژنانە و ئەو کەسانی کە لە دوای سووڕی مانگانە چارەسەری هۆرمۆنی بەکاردێنن لەوانەیە مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی لابریۆ زیاد دەکاتن. و چارەمیان هۆکاری بۆ ماوەیە، هەندێک جیناتی بۆ ماوی دەتوانن ڕۆڵ بگێڕن لە توشبوون بە شێرپەنجەی برێست. ductal carcinoma in situ شێرپەنجەی جۆگە کە جۆرێکە لە شێرپەنجەی برێست کە خانەکانی شێرپەنجە لە یەکێک یان هەردووک برێست دەمێنێتەوە. جۆگەکانی شیر ئەو بۆڕیانن کە شیر لە لۆبی برێستەوە دەگوازنەوە بۆ نیپڵ بۆ ئەوەی بتواندرێتن برێستفیدینگ بکرێتن. جۆرێکە لە شێرپەنجە کە لە شوێنی خۆیدا دەمێنێتەوە. دابینکەرانی تەندروستی دەتوانن DCIS بە شێرپەنجەی برێست ناوببەن. ئەمە مانای ئەوەیە کە خانە شێرپەنجەیەکان لە دیواری جۆگەکانی شیر بڵاو نەبووتەوە. شێرپەنجەی جۆگە کە لە شوێنی خۆیدا تەشەنە ناکات یان بۆ ئەندامەکانی تری لەشت بڵاو نابێتەوە، وەکو شێرپەنجە توندوتیژ و یان داگیرکەرەکان نییە. لە کاتێکدا DCIS ناتوانێتن لە دەوری برێستدا بڵاو بێتەوە، بەڵام لە هەندێک حاڵەتدا دەتواندرێت ببێتە IDC برێست کانسەر کە دەتوانێتن لە دەوری برێست بڵاو ببێتەوە. و هەروەکو لە فیگەری 5 دەدینین کەوا وێنەی ductal carcinoma in situ دەتوانین بەراورد لە نێوان دوو سێڵ بکەین کە یەکێکیان نۆرمەڵە، ئەوی دیکەیان تووشی شێرپەنجە بووە. نیشانەکان و هۆکارەکانی شێرپەنجەی جۆگە ductal carcinoma in situ. ئەگەر سەرەتا بین باسی نیشانەکانی شێرپەنجەی جۆگە بکەین، شێرپەنجەی جۆگە لە شوێنی خۆیدا نیشانە دروست ناکاتن و فۆرمە سەرەتاییەکانی برێست کانسەر دەتوانم پێی بڵێم DCIS و هەندێک جار ductal carcinoma in situ نیشانەکانی هەروەکو DCISە. بۆ نمونە گرێ لە برێستدا هەبێتن و دووەمیان دەرچوونی نیمپڵی خوێناوی و سێمیان خورانی پێستی برێست. DCIS بە زۆری لە پیشکنینی تیشکی مامۆگرافیدا دەدۆزرێتەوە، وەکو خاڵێکی بچووکی کالیسیۆم لە شانەی برێستدا دەردەکەوێتن.
ئەگەر بێت و باسی هۆکارەکانی شێرپەنجەی جۆگە یاخود DCIS بکەین، ئەم شێوازە سەرەتاییەی شێرپەنجەی برێست کاتێک ڕوودەدات کە خانەکانی ناوجۆگەی برێست گۆڕانکاری لە DNA خۆیان دروست دەکەن. DNA خانە ئەو ڕێنمایانە لەخۆ دەگرێت کە بە خانە دەڵێت چی بکات و لە خانە تەندروستەکاندا DNA ڕێنمایی دەدات بۆ گەشەکردن و زۆربوون بە ڕێژەیەکی دیاریکراو و ڕێنمایەکان بە خانەکان دەڵێن لە کاتی دیاریکراودا بمرن. لە خانە شێرپەنجەیەکاندا گۆڕانکاریەکانی DNA ڕێنمایی جیاواز دەدات. گۆڕانکاریەکان بە خانەکانی شێرپەنجە دەڵێن کە بە خێرایی خانەکان زیاتر دروست بکاتن و خانە شێرپەنجەیەکان دەتوانن بەردەوام بن لە ژیان کاتی خانە تەندروستەکان دەمرن. ئەمەش دەبێتە هۆی زۆربوونی خانە شێرپەنجەییەکان. لە DCIS خانەکانی شێرپەنجە هێشتا توانێت چونە دەرەوەیان لە جۆگەی برێست و بڵاوبوونەوەیان بۆ شانەی برێست نییە. کارمەندانی تەندروستی نازانن هۆکاری گۆڕانکاری لە خانەکاندا چی دەبن کە دەبێتە هۆی دروستبوونی DCIS. ئەو هۆکارانی کە لەوانەیە ڕۆڵ بگێڕن بریتیە لە شێوازی ژیان، ژینگە و گۆڕانکاری DNA کە لە خێزانەکاندا هەبێتن. Cancer deaths are caused by metastatic cancer. Metastasis occurs when cancer cells break off from the original tumor, which is also called the primary tumor, travel through the body and begin to grow in other tissues and organs. Metastasis causes death by damaging important organs, such as the brain, lungs, and liver. Cancer cells continually break off from the primary tumor. Some of these cells may move into nearby blood vessels and lymph vessels. Cancer cells can travel along these vessel highways to other parts of the body. Many cancer cells die while traveling through the blood and lymph vessels, but some may survive and stick to the vessel wall, then move through the vessel wall into another body tissue. These cells may then divide and form a metastatic tumor. Where are cancer cells most likely to spread? Cancer cells tend to spread to certain places in the body depending on the site where the tumor first formed. For example, breast cancer tends to spread to the bones, lungs, liver, and brain, and colon cancer tends to spread to the lungs and liver. It's important to remember that a metastatic tumor is the same type of cancer as the primary tumor. In this example, colon cancer cells have traveled through blood vessels and formed metastatic tumors in the liver. These metastatic tumors are colon cancer, not liver cancer. Metastatic colon cancer is usually treated with drugs and other therapies used to treat colon cancer. ئەگەر بێت و باسی پلە و قۆناغەکانی برێست کانسەر بکەین، سەرەتا ئەگەر باسی پلەکانی برێست کانسەر بکەین، سێ پلەمان هەیە. پلەی یەکەمیان بە باشی جیاوازە، واتە خانە شێرپەنجەیەکان بە هێواشی گەشە دەکەن و زیاتر لە خانەکانی برێست دەچن. پلەی دووەمیان جیاوازێکی مامناوەند. خانەکان خێراتر لە چاو خانەکانی پلە یەک گەشە دەکەن و زیاتر لە خانە شێرپەنجەیەکان دەچن وەکو لە خانە ناشێرپەنجەیەکاندا. و لە پلەی سێیەمدا جیاوازێکی خراپ، واتە خانەکان زۆر جیاوازن لە خانە ناشێرپەنجەیەکاندا و ئەگەری گەشەکردن و بڵاوبوونەوەیان خێراترە لە چاو خانەکانی پلە یەک و پلە دوو. ئەگەر بێت و باسی قۆناغەکانی برێست کانسەر بکەین، 4 قۆناغمان هەیە کەوا دەتوانین لێکیان جیا بکەینەوە بەهۆی تیومەر سایز، لیمف نۆد و هەروەها ڕژەی بڵاوبوونەوەی کانسەر. ئەگەر بێت و سەرەتا باسی قۆناغی یەکەم بکەین، لە قۆناغی یەکەمدا قەبارەی گرەیەکە دەبێت کەمتر بێت لە 2 سانتیم و هەروەها هێشتان لیمفی نۆدەکان هێشتان تووشی خانە شێرپەنجەیەکان نەبوونە و بڵاوبوونەوەی خانە شێرپەنجەیەکان تەنها لە ناوچەی برێستە و سڤایڤەل ڕەیتی 100%. ئەگەر بێت و باسی ستەیجی دووەم قۆناغی دووەم بکەین، لێرەدا قەبارەی گرێ لە بینی 2 بۆ 5 سانتیم دەبێتن و لەوانەیە هەندێک لە لیمفنۆدەکانی تووشی خانە شێرپەنجەیەکان بووە و هێشتان تەنها خانە شێرپەنجەیەکان لە ناوچەکانی برێستدا بڵاو دەبنەوە نەوەکو دەرەوە و سڤایڤەل ڕەیتی 187.
ئەگەر بێت و باسی ستێجی سێم بکەین، قۆناغی سێیەم، قەبارەی گرەیەکە لە 5 سانتیم و هەروەها ئەگەر هەیە زیاتر بێتن. لیمفە نۆدەکانیشی لەوانەیە 10 یاخود زیاتر نۆد لە لیمفدا تووشی خانە شێرپەنجەیەکان بووە و هێشتان خانە شێرپەنجەیەکان تەنها لە برێس بڵاو بۆتەوە، نەگەیشتۆتە بەشەکانی تری جەستە و سڤایڤەر ڕەیتی سەدا 61. قۆناغی چارەم، لێرەدا قەبارەی گرەیەکە دەتوانێتن هەر قیاسێک بێتن و ئەگەری هەیە هەر چەند نۆد لە لیمفەیە تووشی خانە شێرپەنجەیەکان بوو بێتن و خانە شێرپەنجەیەکان بە تەواوەتی لە هەموو لاشەدا بڵاو بوویتەوە و سڤایڤەر ڕەیتی تەنها 20. Treatments for breast cancers in women. چارەسەری برێست کانسەر پشت دەبەستێت بە قەبارە و جۆری شێرپەنجەکە کە هەبێت لەکوێیە، ئەگەر تەشەنەی کردبێ بۆ بەشەکانی تری جەستە و تەندروستی گشتی. و چەند ڕێگایەکمان هەیە بۆ ئەوەی بەکاری بێنین وەکو تریتمنت لۆ برێست کانسەری. یەکەمیان نەشتەرگەری. نەشتەرگەری یەکەم هەنگاوە بۆ چارەسەرکردن. ئەم نەشتەرگەریە لەوانەیە ببێتە هۆی لابردنی گرێ و هەندێک شانەی دەوروبەری برێست یان لابردنی یەک برێست یان هەندێک جار لابردنی هەردوو برێست. و نەشتەرگەریە لەوانەیە لابردنی گرێ لیمفاویەکانی نزیک برێست بێتن بۆ پشکنینی بڵاوبوونەوەی شێرپەنجە لە جەستەدا. و دووەم ڕێگە رادیۆثێراپی. ئەم چارەسەرە تشکی وزەبەرز بەکاردەهێنێتن بۆ لەناوبردنی خانە شێرپەنجەیەکانی برێست پاش نەشتەرگەری. بە زۆری پاش دابردنی گرێ بەکاردێت بۆ ئامانجکردنی هەر خانەیەکی شێرپەنجەیی و ڕێگرکردن لە دووبارە بوونەوەی. و ڕێگەی سێمیان کیمۆثێراپی. چارەسەری کیمیایی بریتێ لە بەکارهێنانی دەرمان بۆ کوشتنی خانە شێرپەنجەیەکان یان وەستاندنی گەشەکردنیان دەتوانرێتن پێش نەشتەرگەری بۆ بچووکردنەوەی گرێ یان پاش نەشتەرگەری بۆ کەمکردنەوەی مەترسی دووبارە بوونەوە بەکاربهێنرێتن. چارەسەری کیمیایی ئەو خانانە دەکاتە ئامانج کە خێرا گەشە دەکەن کە خانە شێرپەنجەیەکان لەخۆ دەگرێتن، بەڵام کاریگەری لەسەر خانە تەندروستەکانیش هەیە و کاریگەری لاوەکی جۆراجۆریشی لێ دەکەوێتەوە. و جۆری چارەمیان هۆرمۆن تێراپی. چارەسەری هۆرمۆنی ئەم چارەسەرەیە لە شێرپەنجەی برێست بەکاردێتن و هۆرمۆنەکانی وەکو ئیسترۆجین کە گەشەی شێرپەنجە بەهێز دەکەن ڕادەگرێت یان کەم دەکاتەوە. دەرمانەکانی وەکو تامۆکسیفین یان قەدەغەکەری ئارۆماتاز بە زۆری بەکاردەهێنرێتن بۆ بربەستکردن و وەرگری هۆرمۆنەکان یان کەمکردنەوەی بەرهەمهێنانی هۆرمۆنەکان لە لەشدا. و جۆری پێنجەمیان تارگێت مدیسن ئەند ئیمیۆثێراپی کەوە دەرمانی ئامانجدەر و چارەسەری بەرگری. چارەسەری ئامانجدار جەخت لەسەر پرۆتین یان چینە تایبەتەکان دەکاتەوە کە خانە شێرپەنجەیەکان پێویستیان پێیەتی بۆ گەشەکردن، وەکو پرۆتینی HER2 لە شێرپەنجەی برێستدا. HER2 دەرمانەکانی وەکو تراستوزوماب بە تایبەتی ئەم نیشانانە دەکەنە ئامانج. چارەسەری بەرگری یارمەتی سیستەمی بەرگری لەش دەدات بۆ ناسینەوەی خانە شێرپەنجەیەکان و بەرەنگاربوونەوە و بە زۆری لە حاڵەتەکانی برێست کانسەر بەکاردەهێنرێتن. و پێویستە ئەوە بزانین هەر چارەسەرێک بە گوێرەی قۆناغی شێرپەنجە و جۆر و تەندروستی نەخۆشی تایبەت دەکرێت. لە کۆتاییدا سوپاس بۆ گوێگرتنتان. ئەمەش ڕفرەنس.